یادێک لە 59 گیان بە ختكردووی 12 جۆزەردانی 1362 هەتاوی و یەکەمین مانگرتنی گشتی دژ بەم جەنایەتە. ڕۆژی 12 جۆزەردانی ساڵی 1362 هەتاوی کوردستانی شۆڕشگێر شایەدی یەکێکی دیکە لە جەنایاتی بێ ئەژماری کۆماری ئیسلامی بوو. 38 ساڵ لەمەوبەر لەوەها ڕۆژێکدا 59 کەس لە خەباتکاران و لاوانی شاری مەهاباد بە دەستی جەلادانی ڕژیمی ئیسلامی گول لەباران کران و لە گۆڕەبێنا و نیشانەکاندا بە خاک سپێردران. 38 ساڵ لەمەوبەر لەوەها ڕۆژێکدا ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ ترساندنی خەڵکی کوردستان و تۆڵە سندنەوە لە خەڵکی مەهاباد 59 کەس لە تازە لاوان و لاوانی ئەم شارەی بە کۆمەڵ ئێعدام کرد. زۆربەی ئێعدامکراوان لە مانگەکانی خاکەلێوە و گوڵاندا بەڕێکەوت لەسەر شەقامەکانی شار ڕەفێنرا بوون و بە بارەمتە گیرا بوون. ژمارەیەکیان تازە لاوانی کەمتر لە 18 ساڵ بوون و چەند کەسێکیشیان لە دەبیرستانەکانی مەهاباد دەیان خوێند. ڕۆژی هەینی 12 مانگی جوێزەردانی ساڵی 1362 خەڵکی مەهاباد بەرەوڕووی ڕاگەیەندراوێک لەلایەن فەرمانداری بوونەوەکە لە ئاستی شاردا بڵاو کرابووەوە. لەم ڕاگەیاندراوەدا ناوی 59 کەس لە ئێعدامکراوەکانی تێدا هاتبوو. فەرمانداری ئەو کاتی مەهاباد حەمید ڕەزا جەلالیپور دەستوری بڵاوکردنەوەی ئەم ڕاگەیاندنەی لە ئاستی شاردا دابوو. لەو ڕۆژانەدا محەممەد بروجێردی بیرمەندی نیزامی سپای پاسداران لە بەرەکانی شەڕ لەگەڵ پێشمەرگە کوژرا بوو. کوژرانی بروجێردی بۆ ڕژیم یەکجارە گرنگ بوو. ئەو فەرماندەی سەرەکی ئەمەلیاتی سپا لە غەربی ئێران بوو و گشت ئەمەلیاتەکانی سپای هیدایەت دەکرد. کوژرانی ناوبراو کاردانەوەی توندی هەموو کاربەدەستانی ڕژیمی لێکەوتەوە. میر حسین موسەوی بە توندی هێرش دەکاتە سەر گروپە سیاسیەکانی کوردستان و داوای پێداگری زیاتر دەکات و هۆشدار بە حیزبەکانی کوردستان دەدات. هاشمی ڕەفسەنجانیش بە توندی هێرش دەکاتە سەر حیزبەکانی کوردستان و هەڕەشەکان دووپات دەکاتەوە. محسین ڕەفیق دووست وەزیری سپای پاسدارانیش باس لە تۆڵە سەندنەوە دەکات. ڕژیم کە لە بەرەکانی نەبەرد لەگەڵ پێشمەرگە گورزی گرانی وێکەوت بوو وەک ماری بریندار لە خۆی دەهەڵا. بڕیاریدا کە بەڕشتنی خوێنی لاوان و تازە لاوانێک کە بەبێ هیچ بەڵگەیەک ڕەفاندبوونی و زیندانی کردبوون تۆڵە لە خەڵکی کوردستان بە تایبەتی لە خەڵکی خۆڕاگری مەهاباد بکاتەوە. حەمید ڕەزا جەلالیپور فەرمانداری مەهاباد، محەممەد ئیبراهیم سەنجەقی فەرماندەی قەرارگای حەمزە، ناتق نووری وەزیری ناوخۆ، حسین شێخ ئەتار ئۆستانداری ئەو کاتی ئازەربایجانی غەربی و لە تۆمەتبارانی قەتڵی شاپور بەختیار، غوڵام ڕەزا حەسەنی ئێمام جومعەی شارستانی ورمێ، بەڕێوەبەر و بڕیاردەری کوشتاری قارنێ و قەڵاتان، سید حسین موسەوی تەبریزی دادستانی گشتی، سەیاد شیرازی فەرماندەی هێزی زەمینی ئەرتەش لە زومرەی ئەو کەسانە بوون کە ناویان لە لیستی بەڕێوەبەرانی ڕاستەوخۆی ئەم جەنایەتەدا هاتووە. ئەم 59 کەسە دەست بەسەرکراوە ڕەوانەی شاری تەورێزکران و لە دادگایەکی چەند دەقیقەییدا بەبێ ئەوەی کە هیچ تۆمەتێک دژ بە هیچ کامیان بسەلمێندرێ بە ئێدام مەحکوم کران و ئێعدام کران. بنەماڵی ئەم قوربانیانە هەرگیز لە شوێنی ناشتنی ئازیزانیان ئاگادار نەکرانەوە. ئەوە یەکەمین جار و دوایین جاریش نەبوو کە ڕژیمی جەنایەتکاری ئیسلامی بە ئێعدامی بە کۆمەڵ لە زیندانەکاندا گۆمی خوێنی وەڕێدەخست. ئەم جەنایەتانە بە درێژایی دەیەی 60 درێژەیان بوو و لە ساڵی 1367دا بەو پەڕی خۆی گەیشت و تا بە ئەمڕۆژ هەرگیز ڕانەوەستاوە. ئێعدامی 59 کەس لە لاوان و تازە لاوان کە بە ئامانجی تۆڵەکردنەوە لە خەڵکی مەهاباد بەرنامڕێژی کرابوو یەکێک لە دڕندانەترین نمونەکانی بوو. لە وەڵام بەم کردەوە جەنایەتکارانەیە ڕۆژی 17 جوێزەردانی 1362 لەسەر بانگەوازی کۆمەڵا حیزبی دیموکراتی کوردستانی ئێران و مامۆستا شێخ عیزەدین حسەینی کوردستان یەکپارچە داخرا. ئەم مانگرتنە لە شاری مەهاباد چەند ڕۆژی خایاند.
ئەوە یەکەمین مانگرتنی گشتی بوو کە بە هاو ئاهەنگی هێزە سیاسیە چالاکەکان لە کوردستان و بە پشتیوانی لێبڕاوانەی خەڵک بەکردەوە دەردەهات. حرەکەتێک کە لە ساڵانی دواتردا نمونەی بە نرخی دیکەی هەر لەم بوارەدا بەدوادا هات. گیان ختكردووی جەنایەتی ڕۆژی 12 جۆزە ردانی 1362 بریتی بوون لە غوڵامڕەزا بارزی، حەسەن جەهانیان، عەلی بانەیی، محەممەد عەلیاڵی، محەممەد ئەمین سەفا، هۆمایون نیلوفەر، مەحموود ڕیازی، محەممەد حسەینی، عەباس حسەینپور، کازم خاتوونی، عەلی مەزنە، عەبدوڵڵا تەجەریان، ڕەحمان ڕەحیمی، عەلی گەڵپەرەست، مستەفا ئیسمەتی، خالق بارزانی، یوسف ئەیازی، کەماڵ چاوشی، حەسەن ڕەحمانیان، خالد سەفایی، خالد ڕەحیم ئازەر، سید ئیبراهیم ئەحمەدی، محەممەد مەسعودی، محەممەد ئەبوبەکری، وەفا ئەلیاسی، مەنسوور جەناح، محەممەد ئەمین ئەحمەدی، محەممەد سەلیمی، فەرەیدون شەنگا، عەلی بازیان، خدر ڕەنگین، ئەبوبەکر شوکری، ماشەڵڵا نادری، هەژار کەریمی، کەماڵ کەریمی، کەریم ڕەحیمیان، یوسف حەبیب پەنا، محەممەد فاڕۆق بازیار، ئیبراهیم ئەمینی، ساڵح مام ئیبراهیمی، شوکری نادری، مستەفا فەقری، عەلی غەوارە، عەلی سەلاحی، مەلا حەسەن لاجەوەردی، سولەیمان حەسەنزادە، یوسف حەسەنزادە، کەریم کاوە، سید مەحموود سید مەحموودی، حامد مەحموود کەندی، حسین کەلهوڕی، عەباس یوسفی، سیامەک سەقزی، عەلی ئابادە، کامران زاهر حەجازی، ساڵح فەرهودی، مەقسوود مەحموودی، ئەحمەد کەڕووبی و ڕەحمان خزرپور. لە ساڵڕۆژی ئەم کردەوە جەنایەتکارانەیەدا ڕێز لە یادی گیان ختكردووی ئەم ڕووداوە دەگرین و ستایشی خۆڕاگری و سەبووری بنەماڵە سەربەرزەکانیان دەکەین.